داخەوە دیاردەیەکی ناشرین لەناو ئێمەدا پەیدا بووە کە بەڕاستی بە پیاوەکان دەڵێم بەو جۆرە پیاوانە دەڵێم شەرم ناکەن خێزانەکانتان قەرزاری دوکاندارەکان و بازاڕەکانن ئەڕۆن شت بە قەرز دێنن لە کاتێکە جەنابەت لە ماڵەوە دانیشتوتە خەریکی مۆبایلی پاڵکەوتووی ڕاکشاوی خێزانەکەیشت ناوەکەی و ڕقەمەکەی لای دوکاندارەکان نووسراوە بڕۆ فڵان شت بکڕ و بڵۆ فڵان شت بکڕە ئەوە ئیشی تۆ یا ئیشی خێزانتە تۆ ئاید بە شت کڕینی ڕۆژانە مەسروف بکە یا خێزانت ڕۆژانە چەندەها جار خێزانت دەنێری بۆ بازاڕ و بۆ مارکێتەکان جەنابیشت دانیشتویتە لە ماڵەوە نازام چۆن بە خۆت دەڵێی پیاو ڕقەمی خێزانت بڕاتە لای خەڵک کابراوتی مەرحەباتەکەم ڕقەمی خێزانت ناوی خێزانت لە کتابەکانە نووسراوە لە دەفتەرەکانە نووسراوە ئەمجا پەیوەندی پێوە ئەکرێ بە خێزانت ئەو قەرزەمان بۆ بێنەوە باشە تێمگەیەنە بازاڕیکردن ئیشی جەنابتە یا ئیشی خێزانتە ئەمە کارە ساتە دەزانین پیاوی دزەیە دەزانین پیاوەیە قەرزارە بەڵام زۆر ناشینە ژن قەرزار بێ و ژن دزی بکە ئەو کاتە پەیوەندی پێوە ئەکرێ یا بێ پارەکە بداتەوە یا ئەبێ سوکایەتی پێ بکرێ یا بێ خۆی بشارێتەوە ژن هەیە لە بازاڕەکان لە دوکاندارەکان خۆی شارێتەوە قەرزارە ئیتر ئەم قەرزاریە ئەگەر پیاوەکەی بزانێ بەڕاستی بەڵگەیە لەسەرەوەی ئەم پیاوە بە کەڵکی فرسێک نایە بەڵام جاروێشەیە ژن هەیە خۆی کەت نەکا پیاوەکەی ئاگای لێنێن باسی ئەوانە ناکەم بەس باسی ئەوە دەکەم جەنابەت دەزانی خێزانت قەرزاری فڵان دوکان و فڵان مارکێت و فڵان شوێنە لەخوا بترسە پیاو بە ئەگەر بەیانی تووشی خراپە بوو بەهۆی تۆوە کە ئەزانیت قەرزاری دوکاندارەکان و بازاڕە لۆمەی مەکە لۆمەی خۆت بکە چونکە یا دەبێ پارە بدا جەنابەت پارەی نادەیتێ یا بێت تەسلیمیان بێ ئەگەر دوکاندارەکە لەخوا نەدرسێ و کەسێکی باش نەبێت بۆیە بەداخەوە تەماشا دەکەی قسەیەکی زۆر جوان هەیە دەڵێ ئەگەر ناتوانی نازانی ئاوی گوڵ بدەی ئەوە مەی چێنە چونکە وشکە بێ تۆش ناتوانی ژن بێنیت و خزمەتی بکەی ژن بۆ دێنی بۆ ماڵی خەڵ بە قوڕەگری و بۆ کچی خەڵگاکەی بە قوڕە کە ناتوانی گوڵێک ئاو بدەی مەی چێنە چونکە هەر وشکە بێ ئەمە کارەساتی زۆر گەورەیە بڕۆستە دوکاندارەکان باش لە من تێگەن کاسبکارەکان باش لە من تێگەن ژنەکەی من و تۆ بۆ قەرزاری خەڵکی بێ با من و تۆ قەرزاری خەڵکی بین